Bonsoir, bienvenue, Monsieur le Président Hollande. بخيراتني نيوانا برزكانا كين، بخيراتني خانوادي شيفا كين. السيدات والسادة، ضيوفنا الكرام، نرحب بكم أجمل الترحيب. Saygıdeğer misafirlerimiz, hoş geldiniz değerli konuklar. Distinguished guests, ladies and gentlemen. It's a great honor and privilege to welcome you this evening to the first annual Şîfa Gerdî Awards ceremony. I thank you all for being with us today, which emphasized your respect for media and journalism. 2 years ago today, دو ساڵ لەمەوە پێش لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا هاوکارمان شیفا گەردی گیانی خۆی لەدەستدا لە کاتێکا کە هەوڵی دەدا چیرۆکەکان وەک خۆی بگێڕێتەوە. شیفا بە هەموو واتایەک ڕۆژنامە نووس بوون. ئەو باوەڕێکی تەواوی بەوە هەبوو کە بگەڕێ بە دوای بەڵگەکاندا و هەروەها بە چاوی خۆی شتەکان و ڕاستیەکان ببینێت. ئەمە بۆ هۆی ئەوەی کە شیفا بەرنامەکەی خۆیدا فۆکەس مووسڵ زانیاری زۆر بگێنێت و هەر ئەویش بوو لەوێ بەرنامەکانی پێشکەش دەکرد سەبار بە مووسڵ. وەک تۆڕی میدیای ڕوودا و لە ڕۆژی مردنیدا ڕایگەیان شیفا گەردی یەکێک بوو لەو کەسانەی کە زۆر دیار بوو لە سەراستی عێراقدا. ئەو تەنیا نەبوو. وەک ڕۆژنامەنووس کۆمەڵێک ڕۆژنامەنووسی دیکەش لە مووسڵ گیانیان لەدەستا. ئێمە هەروەها لێرەین نەک بۆ ئەوەی کە ئەوانەی کە گیانی خۆیان لە پێناو گیاندنی ڕاستیدا بەخشی لەبیر نەکەین، ئەوانەی کە بوونە قوربانی بەدەست داعشەوە و ئەوانەی کە قوربانیان بە گیانی خۆیاندا. من دەتوانم ئەوە بڵێم کە لە ئازایەتی و بێری ئەم ڕۆژنامەوانانە ئەوانەی کە ڕووماڵی شەڕیان لە عێراق و لە سووریا کرد ئەوانە هاوشانی پێشمەرگە لە بەرەکانی پێشەوە بوون. ئێستاش باشترین پاداشت بۆ ئەوانە بریتیە لەوەی کە دڵنیابین لەوەی کە ڕۆژنامەوانی ئازاد و ئازادی ڕۆژنامەوانی بە هیچ جۆرێک خەفە نەکرێت. هەموو ڕۆژنامەنووسان پێویستە بزانن کە ئەوان هەمویان پێکەوە لە یەک ڕێگایان گرتوۆتە بەر و پێکەوە هەموو ڕۆژنامەنووسان دەتوانن ڕێگاکەیان بگنە بەر و بە ئازادی تەواو ڕاپۆرتی خۆیان بدەن. وەک ڕۆژنامەنووسان کە گیانی خۆیان دەخەنە مەترسیەوە دەکوژرێن و هەروەها ئەشکەنجە دەدرێن و هەندێک جاریش ڕووبەڕووی کێشە دەبنەوە و پێشدەوترێت هەواڵی ساختە. وەک ئەوەی گوتراوە راپۆردان لە ڕاستیدا هەند کەسانێک دەچنە ئەوێ و دەبینن کە چ شتێک لەوێ ڕوودەدات. زۆر سپاس، جارێکی تریش بەخێر بێن.